جارێکی تر یاریەکانی خولی نایابی کوردستان دەستی پێکردەوە دوای هەفتەیەک لەوەستان بەهۆی گرژی نێو یاریگاکانەوە. ڕۆژی هەینی یاریەکانی هەفتەی دێمی خولەکە بەڕێوە دەچێت. پێشمەرگەی هەولێر لە یاریگای خۆی لە شارۆچکەی پیرمام سەلاحەدین میوانداری نەورۆز دەکات. پێشمەرگەی هەولێر دوایین مەشقەکانی لەسەر یاریگای دووەمی فەڕەنسۆهێیری ئەنجامدا بە ئامادەبوونی تەواوی یاریزانەکانی جگە لە ڕێکار هاشم بەهۆی پێکان و محەممەد سامی بەهۆی کارتەکانەوە دادەبڕێن لە یاریەکە. پێشمەرگەی هەولێر خاوەنی 15 خاڵە و لە خانەی دووەمە نەورۆزیش خاوەنی 10 خاڵە لە خانەی نۆیەم. حتما یاری نەورۆز یاریی زەحمە دەبێت بە تایبەتر پاش ڕاوەستانی خولەکە چونکە خۆ دەزانێت ئێمە پێش ڕاوەستانی خولەکە دووبرنەوەی لەسەر یەکمان نابوو، بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی باش خۆمان ئامادەکردە بە تایبەتریش بابرێن لەو خلال ئەو 3 ڕۆژەی چۆک و یاری دۆستانە لەگە شەقلاوە یاریمانکە چۆک و خۆئامادەکاریش بۆ ئەم یاریە حتما زۆر جاو قسەم دووبارە کردووە یاری نەورۆز ژووک و یاریەکانی ترە چامان زیاتر لەسەر ئەوەیە سێ خاڵەکە بەلایمەدا بشێتەوە. یانی هەولێر لەسەر یاریگەی فەڕەنسۆهێیری میوانداری سیروانی نوێ دەکات. هەولێر دوای ئەو بارودۆخەی لە یاریەکەی سۆران بەسەری داهات لە ئێستادا لە کەشێکی ئارام دوایین مەشقەکانی خۆی ئەنجام دەدات و خۆی بۆ یاری سیروانی نوێ ئامادە دەکات بە تەواوی پێکاتەکەی لەگەڵ زیادکردنی هەر سێ یاریزانی تیپی یەکەمی شوان مامە و تاڵب ڕەقیب و بارزان شێرزاد. هەولێر خاوەنی 12 خاڵە و لە خانەی پێنجەمدایە. سیروانی نوێ بە 15 خاڵ و بە جیاوازی گۆڵ لەگەڵ پێشەنگ لە خانەی سێمە. بصراحة يعني استعدينا بشكل جيد. بەڕاشکاوی ئامادەینە بە شێوەیەکی باش. لەم دوو هەفتەیە مەشقەکانمان بەردەوام بووە. هەندێک ڕۆژ بەیانیان و ئێواران یاریزانی دابڕا و پێکراومان هەبوو، بەڵام گەڕاونەتەوە سوپاس بخوا. یاریەکی قورسە ئاسان نییە. ڕێزی تیپی سیروان دەگرین گەیشتونەتە ئاستێکی بەرز لە پێشەنگ یان دواتر. یاریەکی باش دەکەن، یاریزانی باشی هەیە. ئێمە بۆ سێ خاڵەکە یاری دەکەین. سێ یاری لە یاریگای خۆمان سەرکەوتنمان بەدەست نەهێناوە، بۆیە پێویستە سەرکەوتن تۆمار بکەین بۆ ئەوەی بگەین بە پێشەنگ. یانەی هەندرێن میوانداری زێرەوانی دەکات. هەردوویانە تاوەکو ئێستا ئەنجامەکانیان بەو شێوەیە باش نییە لە ئاست ناوە گەورەکەیان بێت لە خولەکە. هەندرێن خاوەنی 8 خاڵە و زێرەوانیش 7 خاڵ لە خانەکانی دێم و 11 من. هەندرێن بۆ یاریەکە تەواوی یاریزانەکانی ئامادەن، جگە لە محەممەد شێرزاد بەهۆی کەڵەکەبوونی کارتەکانەوە ناتوانێت بەشدار بێت. بەڕاستی ئەمە بەخۆشمان شاریوەی دێن کە برێم لە تایزەکانمان وەکو پێویست نییە، بەڵام ئەوەی برێم دڵخۆشی منە بەڕاستی ئێستا تیپەکەمان زۆر باش یاری دەکاتن. ڕاستە و لە ناو خول یاخود لە ناو دەوری سێخاڵی یاری شەرتە داری وایە تۆپانەی جوان و یاخود ئەگەر تیپیش باش یاری بکە ئەوە هیچ سەک برێم ناکاتە هیچ شتێک ئەگەر برم سێ خاڵەکەی بەدەستێنین بارحاڵ یاری سمێنشمان لەگەڵ یانی زێرەوانی ئەمە بە هەموو شێوازێک بەڕاستی دەبۆ سێ خاڵی یاریەکە یاری دەکەین. تەواوی یاریەکانی هەفتەی دێمی خولی نایابی کوردستان لە ڕۆژی هەینی بەڕێوە دەچێت لە کاتژمێر 2 نیوەڕۆ. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.